بینەر و بیسەرین کوردستان 24 ئەف دەمەوە باش هیڤیا دەمێن خۆش و سەلامەت بووەت خازین ئەس نەزیر کادانی جارێک دن هاتینە خزمەتەوەین بەڕێز بۆ پێشکەشکردنا خەڵکەکە دیش بەرنامەوە بەرنامەیە کوردی بێجاریژی دی خزمەتەوەکەین ژێر ناونیشانێکی گرنگ ئەو ژی مرۆڤ ئەت قورئانا پیرۆزدا پەیڤا مرۆڤ یانکۆ وشا مرۆڤ وشەکە گشتیە ئەت ناوا قورئانێدا هاتیە بەحەزکردن هەمی کەس خۆت ناف vê çendêda bînîtin belê eger temaşayê qur'ana pîroz bikin dibînîn hindek wişên dîtir jî hene epramana mirovî detin belê bîtin ciyawaziyek bû hebîtin ew jî peyva benî adem yan beşer yan jî însan evan peyvane bîtin ramanên dîtir hebin lewra me ferzanî it nava vê xelekê da behs ilvan çemka bikin yan kulvan zaravane bikin ka çi mebest û çi raman ilpijvan zaravan heye me divêt bipirsîn qur'ana pîroz çawa pêgihê mirovî it jiyanê da diyar kiriye herûsa rêbaza pêxemberan çawa mirov perwerde kirîne dîsan ayîn bigiştî çi rêbazeka perwerdeyî heye bû mirovan dîsan arifên kurd çawa behs ilvî çemkê kiriye çemkê mirovbûnê û însanbûna mirovî ev pirsiyara û çendîn pirsiyarên dîtir dihêna rastêkirin bû zerborês mamosta Abdurrahman Sedîq navê xwe navê we xêrat nagegerim canavê Seydatî zor bexêr bî mamosta mamosta weke me amaje pêkirî peyva mirov peyveka giştiye renge hemû kesek behsa mirov bûna însanî biketin belê em wek musilman ege sehkeyne qur'ana pîroz dibînîn çendîn çemkê dî jî nav de hatîne wek benî adem beşer însan lewra me diviya bizanîn ser vê çendê pirawistîn û esrar û nehîniyê divê çendê bizanîn aya çi cudahiyek û çi ciyawaziyek heye et navberevan hemî çemka de ket qur'ana pîroz hatine behezkirin me divê bizanîn destpêkê qur'ana pîroz çawa behsî pêgihê mirovbûnê kiriye nava qur'anê da بەناوی خۆی بەخشندەی میهرەبان وەکو وتت لە قورئاندا وشەیەکە دۆزیتەوە وەکو بەنی ئادەم وشەیەکە دۆزیتەوە وەکو بەشەر وشەیەکی تر هەیە بە ناوی ئینسان وشەیەکی دی هەیە ئەم ئینسانە کۆ دەبێتەوە وەکو ناس وشەیەکی تر هەیە وەکو ئوناس وشەیەکی دیکە هەیە وەکو ئینس کەواتە هەموو ئەمانە بەسەر یەکەوە ئەتوانی بڵێ لە قورئاندا هەمووی جیاوازی هەیە جیاوازیەکان چین یەکەم خاڵ ئەوەیە کە زۆر گرنگە لە قورئاندا وەکو بڵێ چونکە هەر کەس بێ پێوەرێکی هەبێ ئەگە پێوەرەکە پێوەرێکی تر بێ ڕەنگە تەصنیفەکە و پۆڵێنکردنەکە بگۆڕێ بەس ئێمە کە ئێستا قساکەین لە ڕوانگەی ئەو پێوەرێتە دەوێت پێوەری قورئانی ئەبێ پێوەرەکە ئاینی ئیسلام بێ و ئاینی ئیسلامیش بە پلەی یەکەم پشتە بەستێ بە قورئان بە پلەی یەکەم هاتوو جیاوازیەکی کردووە لە نێوان بەشەر و ئینسان ئەم بەشەر و ئینسانە بۆ ئێمە زۆر گرنگە بۆچی گرنگە لەبەرەوە گرنگەکە ئێمە زۆر جار لە ژیانی ڕۆژانەی خۆمانە ئەمانەوەیە هەڵسوکەوتێکی ئینسانی ئەنجام بدەین زۆر جاریش ئەم ئینسانە کاری خراپ ئەنجامەدا ئەڵێن ئەمە بێ ئینسان بێ ئینسان کاری واناکە دڕندە کاری واناکە ئەم ئینسانە بۆ وای کرد لە ڕاستیدا ئەو حاڵەتە ئەمە ناوی ئینسان نییە لەو کاتە ناوی بەشەرە ینی چۆن یعنی ئەگەر ئێمە ئێستا بەشەرێک بێنی بوەستێ وەک ئێمە لە تەنیشتی ئێمەوە مەسەلەن ئەسپێک بوەستێ لە تەنیشتی ئەوە باڵندەیەک دابنی بە خەڵک بڵێ ئەوە چییە ئەڵێ ئەوە ئەسپە ئەوە باڵندەیە ناوی ئەڵێ چۆلەکەی چێشکی هەر شتێکە ئەوی ترە بێ بڵێ ئەوە بەشەرە چونکە باسی چیەکەین باسی جیاوازی ڕەگەزەکانەکەین نابێ بڵێ ئینسانە چونکە ئینسان بوون بەمانایەکی تر لە قورئاندا هەموو ئینسانێک بەشەرە بەس هەموو بەشەرێک نابێ بە ئینسان کەواتە ئینسان و بەشەر سیفەتن یان ناون لێرە ئەبێتە سیفەت ئەبێتە سیفەت چونکە ئەم بەشەرەکە خوددا دروستی کرۆ بۆچی پێڵێن بەشەر یەکێک لە بۆچوونەکان ئەوەیە کە بەشەر یعنی بەشەرە یعنی ئینسان تەنیا کائینێکە پێستی دیارە ئەمە هەموو ئاژەڵەکان و حەیوانەکانی تر یا بە تووک یا بە چۆن ئەڵێ موو بە شتێکدا پۆشراون بەس ئینسانە کە ئەبینی بەشەرەی دیارە کەواتە ئەم کائینە کە لە قورئاندا ناوی بەشەرە لە بەشەربوونە چونکە باس لە کائینێکی دروستکراوە ئەم شێوەیە پێڵێن بەشەر لێرەدا پێغەمبەرێک و بێباوەڕێک لە قورئان فەرقی نییە بەشەرن هەردووکیان بۆچی چونکە کاتێک کە پێغەمبەرێک دێت درودی خوای لەسەر دەڵێ بە قەومەکەی من پەیامی خوان پێ پێغەمبەرم بێباوەڕان ئەڵێن چی ئەڵێن ما هذا إلا بشر مثلكم بێباوەڕەکان ئەڵێن ئەمە هەر بەشەرێکە وەک ئێمەی بێباوەڕ ئیتر ئەم بۆ ئەڵێ من جیاوازم لە ئێوە یان زۆر جا لە قورئان ئەڵێ بێباوەڕەکان گوتیان إن أنتم إلا بشر مثلنا ئێوە هیچ نین ئێوە بەشەرێکن وەکو ئێمە ئەمە هەر بێباوەڕەکان واڵێ لێرە جرخوا بە پێغەمبەران ئەفەرمێ قالت لهم رسلهم إن نحن إلا بشر مثلكم يعني بێباوەڕان گوتیان ئێوە هیچ نین جگە لەوەی ئێوە بەشەرن
ئەڵێ پێغەمبەرانیش گوتیان ڕاست دەکەن ئێمەی پێغەمبەر وەک ئێوەی پێ باوەڕ ئێمەش بەشەری یاخوا لە قورئان دەفەرمێ قل ئەی محەممەد چیان پێ بڵێ قل إنما أنا بشر مثلكم لە بەشەریەتە هەموو چۆن دەڵێ کائینەکە ینی پێغەمبەر بێ باش بێ خراپ بێ بێ باوەڕ بێ باوەڕدار بێ پێی دەڵێن بەشەر ئەم شکڵە ئەم شکڵی کە ئەلم نەجعل له عینین وەلیسانە وەشەفتەین و هەموو ئەمە چییە؟ ئەمە پێوترێ بەشەر هەر کەسێکن ئێستا لەم 7 ملیار و 300 میلیۆنی دنیا بینی لەسەر دوو پێ ئەڕوا بەڕێ و دوو چاوی هەیە و سەری هەیە و ئەمە هەیە یەکسەر ئەڵێ ئەمە چییە؟ ئەڵێ ئەمە بەشەرە ئەڵێ ئەمە بەشەرە بەس سەروی چەندی ئاخفتنەکێت بێژنی بەشەر قۆناغێکە یا مرۆڤاتیە سەردەمێکی لە سەردەمەوە هەبووی بێوەعی یا ژی با بڵێن بێلایەن نەک بێوەعی بۆیە خوا کە ئینسان دروست بزانم مشتم ئینسان خدا کە ئەم کائینە دروستەکە ئەفەرمێ ئینی خالق بەشەرە ئینی خالق بەشەرا من طین کەواتە هەیئەتە بێلایەنەکە کە دروستێکەی بەشەرە هەیئەتە بێلایەنەکە کە دروستێکەی بەشەرە هەروەکو ئەوەی کە ئەڵێ ئەمە ورچە ئەڵێ ئەمە ئەسپە بەس ئەگەر کاری باشی بۆت کرد ئەڵێ ئەسپێکی باشە ئەگەر کاری خراپی کرد و لێی دایت و هیچ ئیشی بۆ نەخۆتەوە ئەسپێکی خراپە کورد ئەڵێ هێسترێکی چەمەوشە کەواتە بە هەڵسوکەوتەکانی ناوێکی تری لێنن کەواتە لە قورئاندا بێباوەڕ و باوەڕدار پێغەمبەران و بێباوەڕان هەردووشانی اعترافیان کردووە بەوەی کە خوددا ئەم هەیئەتەی ناوناوە بەشەر اینجا کە بۆیە سێریکەی ئەم جسمە کە ئەیدێتە بەردەستی دکتۆر طبیب دکتۆر پزیشک لە زمانی عەرەبی ئەڵێن الطب البەشەری بۆ طب البەشەری چونکە ئەمە یەک دوو قاچی هەیە لەگەڵ جەسەد دەکەن ئەی ئەگەر ئێمە علوم وەرگین ئەڵێ العلوم الئینسانیە ئەڵێ زانستە مرۆییەکان کەواتە لەولاوە ئەڵێ طبی بەشەری ئەڵێ لە چۆ وەرەجا لە تۆڵەکان طبی بەیتەری یا طبی بەشەری طبی بەیتەری یعنی هی ئاژەڵەکان و باڵندەکانە طبی بەشەری هی ئەم جسمەیە ئەمە پێڵێن بەشەری بەڵام علومەکان زانستەکان کە دوای وەری ئەگرین و فێری ئەبین علم النفس وەک چۆن دەڵێ دەروونناسی و کۆمەڵناسی و سیاسەتزانی و کۆمەڵایەتی و ئەم بوارانە بەوە ئەوترێ علومی ئینسانی خۆ ناوترێ علومی بەشەری چونکە ئینسان پێبێت کەواتە ئەسڵ لەم ڕحت و بەرەوەی کە ئێمە هەین ئەمە بەشەریەتە باشە دواتر ئەبێت بە ئینسان ڕاستە کەی ئەبێ بە ئینسان ئەو کاتێک کە خوددا ئەڵێ ئەم ئەمانەتە ئەم بەڕێوەبردنی کەون و بوونەوەرە کە مەسئولیەتی هەڵگرت اینجا مەسئولیەتەکەی جێبەجێ کرد بە باشی و یا بە خراپی ئەوە بوو بە ئینسان ئینسان کەواتە ئەو بەشەرەیە کە ئامادەیەک چۆن دەڵێ ئامادەیە تەکلیفەکە هەڵبگرێت بۆیە لە قورئانە فەرمێ وەکوڵ لە ئینسانین طائرەه فی عنوی ونخرج له يوم القيامة كتابا يلقاه ئەمە ئینسانە کە خوددا پێڵێ بۆ وات کرد و بۆ وات نەکرد بە باش و بە خراپ ئەمە بەشەرە بەڵام خوددا ووەصەینا الئینسان بوالدیه بە ئینسان مانگورد لەگەڵ دایک و باوکتا باش بە کەواتە ئەوەی لەگەڵ دایک و باوکی باشە ئینسانە کە نەبوو بەشەرە هیچ يعني نەبوو بە ئینسان بەشەریەتی تێنەپەڕان ببێ بە ئینسان لەسەروی ئەوە یا أيها الإنسان إنك كادح إلى ربك كدحا هو قال هم أمشت باشاني كرت وقوله خدا فرمي علم الإنسان ما لم يعلم نعلم البشر علم الإنسان چونك أم إنسان بيستباع علومه إن الإنسان لفي خسر هر أم إنسان كاتك بيامك إخوات جبجيناك كاتك إنساني بوني خوي جبجيناك كاتك أبي بدرندو أو بابتانا أما خسارة من دابيني إن الإنسان لفي خسر بويا إن الإنسان خلق هلوعا کەواتە بە باش و بە خراپ بە دیوە باشەکە و بە دیوە خراپەکە کاتێ ئینسان پەیامێکی هەیە و بە پەیامەکە بە جوانی هەڵەسێ و لە خزمەتی ئینسانیەتە بێ دەڵێن ئینسان بەڵام کاتێکە ئەو تەکلیفە وەرەگرێ و نایکە ئەو کاتە وحملها إن عرضنا الأمانة على السماوات والأرض والجبال فأبين أن يحملنها أم أمانة وحملها الإنسان إنه كان ظلوما جهولا نلبر أو ظلوم وجهول بظلم أو جيجي برسيار راست بيجيتن أف أمانة هل قرت بلي أف إنسان ظالم وجاهل أجر وابي كواتا إنسان خرابو شون ظالم بيو جاهل كواتا كان شون دلالة تفسيره بمعنى أخواتي كانوا كان أخواته أصبح فأصبح يعني كهاليقر وحملها الإنسان أم إنسان أم أمانتي ورقرتوتي من أنبونا وراء إعمارك وتعميرك مهمة وكان ظلوما جهولا أوي كنيتواني أمانتك هالقر ظلمي لخوي كردو جاهلش بو لبيو بيني مؤمن بياد بي منافق بيداد بي كافر بيداد بي لسر أم أساسي كوا هالي دقري ياخد هالي ناقري بو لبروا خدا دا فرمي أيحسب الإنسان أن يترك السدى يعني خدا دا فرمي يوم يتذكر الإنسان ما سعى كواتا إنسانية بون قورتر لبشرية بون بشرية وكو دلي تنها وتنها أم هيئتي أم جسمية بلي إنجا أجر إما تكليف من هالقرتو أمانة من هالقرتو وعد من دا بيمان من دا لخزمتي إنسانية بين أبينا إنساني كي باش
ئەگەر خراپمان کرد ئینسانێکی خراپی. دەستێتت خوش مامۆستای بەڕێز وەک هەرجار مامۆستا مەدوێتم بچینە ناوا شەڕوشکێن کوردستانی و گوێبیستی بوو چۆنێن وانجی بن بەلێ بینەرێن بەڕێز ڕاو سەرنجێن بینەرن بەڕێژی وەرگرتنە شار و شەڕوشکێن کوردستان بفەرمون وا پێک بە بینەر مرۆڤ بەخۆی هەمووی لە فترەت ینی مرۆڤەکی باکە مرۆڤەکی باشە کە ئەبی ئەو مرۆڤەکی خراپ نیە ینی وەبی لە بنسینەدا بە خراپی لەدایک بووە وەکو هەندێک ئەڵێن مەسەلەن ئەمە لە قانون ئەڵێ فڵان کەسە لەبەرەوەی لوتی ئاوایە یاخود گوێەکانی ئاوانە لێ ئەو کەسە ئیدی خراپە ئەو شتە نییە لە فیڵڕەتی ئینسان هەموو ئینسانێک پاکە ئەوە بە باشیش لەدایکەبی بەڵام کۆمەڵگە و دەوروبەر کاریگەری لەسەر ئینسان هەیە کاریگەری خراپ و چاک بەڕاستی ئەگەر سەرتا باسی کەسی باش بکەم کەسی باشەوەیە کە وازەحە ڕاستگۆیە لەگەڵ خۆی و لەگەڵ خەڵکیشە و خۆماڵی یەک ڕووی هەیە بۆ نمونە ئەو شتێک کەیکا ئیتر باش بەیە خراپ بێ مەسئولیەتی ئەو شتە هەڵەگرێکە کردوێتی ینی لای خۆمان بۆ نمونە ئەوەیە کە حاڵی کەسێکی دووڕووی زۆر شتێکی خراپە لەبەرەوەی ئەوانەی کە دووڕوون ینی ئەتوانی بڵێوی کە دووڕۆ درۆکە ینی تەمسیلەکە کەسایەتی ئەسڵی خۆی ئەشارێتەوە کەمە شتێکی خراپە بە تایبەتی بۆ کەسی بەرامبەری وابەستە بوون بە ئاین یەکێکە لەو فاکتەرانە گرنگانە کە مرۆڤ مەزرای خۆی چوارچێ خۆی هەم بەلانی باشان بەلانی خراپە چکە کاتێک کە مرۆڤ پەیوەست دەبێت بە ئاینێک هەز دەکە کە چاودێر و چاودێریکەرشی لەسەرا بۆیە زیاتر ئاڕاسی بەرەو ئەو لایەنە دەچی کە بەرەو باشی بڕوە هەموو مرۆڤەکەوە دروست بووە مرۆڤ لە دوو بەشی پێکاتیە بەشی چاکە بەشی خراپە لایانی خیر و شەڕ بۆیە هەر کاتێکەوە لایانی شەڕ لایانی خراپە زاڵ دەی بەسەر کەسایەتی مرۆڤەکەیدا ئەو مرۆڤە بە تەبیعاتی حاڵ بەرەو خراپە دەڕوە لای من هەمومان وەکو یەکین هەموو مرۆڤەکانم پێ باشە چونکە هەموو کەسێ دیوێکی باشەی هەیە ناکرێ بڵین خراپ یعنی ئەگەر تەبیعاتێکی لەگەڵ منانە گونجا من بە خراپ نایبینم لاانێ ئەوە لەگەڵ تەبیعەت و هەڵسوکەوتی منانە گونجێ بە خراپ هیچ کەسێ نبینم ئەمشین بێژین بەڕۆ بترێ لەسەر پەروەردەیە ماڵێ دمینیتن و لەسەر پەروەردەیە قوتابخانێ پەروەردەیە ماڵێ چاوە بێژین مەسەلا بێژین دەوراتێت باش بهێنەڤەکردن بوو دایک و بابên va zaroka ku di jîngeheka baş da bêne perwerdekirin. Ya dîtir jî dimînetin li ser bêjîn perwerdeya qutabxane ka ev mamostayên vî qutabî perwerde dikin diçe astekî dane. Diçe astekî yanî astê berzatî asiyon ka çawa ye. کەسی باش و کەسی خراپ لای من جیاوازی نیە هەموو ئینسانەکان و کوێکان بەڵام تەبیعەتی خۆمان سروشتی خۆمان جیاوازە کاتێکێک ئەبینین خەڵس و کەوتێک ئەکات لەگەڵ ئێمەیە ناگونجان بە دڵی خۆمان نیە ئەو زۆر هەڵەیە ئەمە ئەڵێن ئەو کەسە خراپە یان خاڵێکی تایە تەسەڵوفاتێکی تایە و ئەوی ئێمە وایە ئەڵێن کەسێکی باش و بە باشی داانێ هەموو ئینسانەکان باشن بەێ هەلبات کەسن خراپە ئەڤ زڤریتەوە بۆیە چندێت بیتن یعنی نەهات بیتە درست پەروەردەکردن یعنی باشیا کەسایەتیە بوو تایبەت بۆ دایک و بابا زڤریتن و هەروەسا تەسیرا کۆمەلگەی ژیاهەی سەر تاکە کەسی ئەگەر کەسانی دەوروبەریوی یەت کۆمەلگەهێدا جوواکیدا دەوروبەریتوی ئەو ژی تەسیرەکە مازنە کو کەساتیەوەی بهێتە خراپکردن ئەگەر تێکەلیەکی بکەتن گەل کەسانێت خراپیە دەوروبەری خۆ ئەڤە ئەگەرەکی شوانە. مامۆستای بەڕێز ئەف ئاخفتنین وان بەڕێزانە گوتین هەمی ئاخفتنین جوان ویت باش بوو ئاراستەی مەکردن بەلێ دوو ئاخفتن لوان هەندێک سەرنجڕاکێش بوون ئەگەر جانەبێت هەندێک ئاخفتن سەرهەبیتن یەکی لوان بەحسەوەی چەندێک کرد کە ئینسان دوولایەنە لایەنێکی خێرەیە لایەنێکی شەڕیە ئایا پرسیار وێرە ئەڤەیە ئەسڵی ئینسانی ئەوە کە جانبێ خێریت نافدا زاڵە یانجی شەرت شتێکی تاڕەت هێتت نافدا و هەروسا بەڕێزێکیژی بەحسەوەی چەندی کرد کە هیچ کەسێک خراپ نییە ئەو کەسی خراپیەکی بکات گەلمیزاجی من ناگونجیت ئەس بژمێ خراپە ئەگەر نەی ئازادە چ بکەتن بلا بکەتن دەچ ئاخفتن هەیە سەبارەت بێ چەندێ لەبەرەوەی زۆر جار لە زمانی کوردی وشەیەکمان دەست نەکەوتووە یان هێشتا دانەهێنراوە بۆ وشە قورئانیەکان زۆر جار لێمان تێکەچێ یعنی سەر لە قسەکانە گوتیان هەموو ئینسانێک باشە نەخێر هەموو ئینسانێ باش نیە 4-5 کەس خۆی هەڵبژاردوو بۆ پەرلەمان بۆچی تۆ 111 کەست هەڵبژار لەسەر چه ئەساسێک هەڵت بژارد کەواتە ئینسان لە ئینسانیەتە جیاوازین ئێمە لە بەشەریەتە یەکسانی لە بەشەریەتە هەمومان یەکسانی وەکو ئێستا کە یاکوڵی بچتە
یعنی کوردستان بڵین باوادا بڵێن 5 میلیۆنە بەپێ ئامار ئەم 5 میلیۆنە هەمووی بەشەرە بەڵام ئەم 5 میلیۆنە هەمووی وەک یەک باشە نەخێر بۆ هەندێکی لە بەندی خانەیە بۆچی هەندێکی سزا دەدرێت ئەم هەموو پیاوکوژ و ئەم هەموو گەندەڵ و شتە چین کەواتە نابێ بڵین ئینسان هەمووی باشە دەبێ بڵین لە بەشەریەتە ئێمە یەکسانین لە ئینسانیەتە جیاوازین چونکەمانەی چە لە ئەوەتە خێر و شەرت نافدە هەیە یان خێر ئەسڵە نانەخۆی بەڕاستی ئەوەش باسێکی ترە ئەم بەشەرە وەکو بەشەر ئیستعدادی ئامادەیتایە بۆ خێر و بۆ شەڕ ینی چۆن دەڵین ئێمە لە نێو گەردیلەیەکدا پرۆتۆنمان هەیە کە موجبە ئەلکترۆنمان هەیە کە سالیبە و نێگەتیڤە نیۆترۆنمان هەیە بێلایەنە هیچ بارگەیەکی نییە مرۆڤ وەکو بەشەر کەوتت بەشەر ئەم بەشەرە ئامادەی بۆ هەردوو دیوەکە تێدایە ئەم مرۆڤە کە ناوی بەشەر ئەگەوتت بەشەر یعنی ئەم بەشەرە بێلایەنە بە هەردوو دیوەکە ئەتوانێت بێت و بڕوە بەڵام کاتێک کە بە دیوی چاکەیە دێ ئەبێ بە ئینسان کە بوو بە ئینسان لە ئینسانیەت شاپلا هەیە ئینسانێک یەکی ئەدەیتێ ئینسانێکی تر تاگەیتە ئاستی پێغەمبەران پلەی سەتی ئەدەیتێ لە نێوان پێغەمبەرانیشە تلکە الرسل فضلنا بعضهم على بعض پێغەمبەرێک لە پێغەمبەرێکی دیکەش باشترە سەحابیەک لە سەحابیەکی تر پێشکەوتوترە مسلمانێک لە مسلمانێکی تر باشترە ئینسانێک باشیەکەی لە سەرچیە مامۆستا یعنی ئەکرێت بڵین هەندێک پێغەمبەر باش نەبووین ئەوەنە باشتر چاک باش و باشتر هەیە تلکە الرسل و مەسەلەن پێغەمبەرێک هاتبێ بۆ گوندێک هاتبێ تەنها لەسەری بوو بێت 10 ماڵ چارەسەرکە فەرقی هەیە لەگەڵ ئینی ڕەسوول الله ئیلەیکم جەمیعا هەموو ئینسانیەت خەمی ئەو بێ وەکو دەڵێن فڵانە کەس پارێزگایەک بەڕێوە دەبا یەکێکی دیکە چۆخای گوندێکە ئەو گوندێک بەڕێوە دەبا کەی وەکو ئەو وایە کە پارێزگاری بێ کەی وەکو وایە سەرۆکی هەرێمێک کارێکی قورستی لەسرە کەی وەکو ئەو وایە سەرۆکی وڵاتێک بی ئەبینی کەواتە بە پێی مەسئولیەتەکەت و کارەکە چەند گەورەترە خوددا فەرمووی تیلکە الرسل فضلنا کەواتە ئەمە زۆر گرنگە ورد بین لە وشەکانە ئێمە لە بەشەریەت بووندا وەکو بەشەر یەکسانین بەڵام لە ئینسانیەتە یەکسان نین ئەوە نیە کەسێک لە خزمەتی مرۆڤایەتیە ئەی ئەوە نییە فڵانە کەسیش بەشەرە کوژێ ئەم قاتیل و کوژەرە لەگەڵ ئەویتر یەکسانە یەکسان نین کەواتە لە ئینسانیەتدا جیاوازین بە پلەی زۆر جیاواز بەڵام لە بەشەریەتدا دەبێ بڵێن لە بەشەریەتدا یەکسانین لە ئینسانیەت بووندا جیاوازی لە چ سەرنج بۆ خفتنەوە وێ خوشکی هەیە کە بەحسەوەی چەندی کرد ئینسان هەر کارێکی بکات هەر هەلسوکەفتەکە بکات تێدای ئازادە بەڵام میزاجی منە بڕیاری لەسەردەت کە باشان دوجار کۆمەڵگە بڕیار دەدا ئێستا یاسا گوتی لە هەموو بوارێکە ئەمە کۆمەڵگەمان بە پێی یاسا ڕێخستۆ وانە تۆ مامۆستای تۆ بە چ پێوەرێک بڕیار دەدەی فڵانە کەس ڕاستی بە یا ناجیحا وانە خواری پەنجا پێ دەڵێ کەوتووە سەری پەنجا دەڵێ دەرچووە کاتە پێوەری تۆ پۆلیسی هاتوچۆ بەچی دەزانێت فڵانە کەس سەرپێکی کردویانە ئەو خۆی بەستووە ئەو خۆی نەبەستووە کەواتە هەڵەیە ئێمە پێوەرمان نەبێ پێوەرمان نەبێ بۆ هەموو شتێ پێوەرێکمان هەبێ تا بەپی ئەو پێوەرە مامۆستا بزانین پێغەمبەر سەڵاوەت خودی لەسەر هەمی پێغەمبەرا بن هەلگرێن پەیاما خودی تەعالانە ئەریوان مامۆستا چەوە پەروەردە یانکو مرۆڤ ئاراستە کریێت لایەنێ پەروەردەییدا باشە گوتمان ژمارەی پێغەمبەران زۆرە درودی خوایان لەسەر گوتمان هەندێکیشی خوددا فەرمووی منهم من قصصنا عليك ومنهم من لم نقصص عليك هەندێک لە باسی پێغەمبەرانمان ئەی محەممەد بۆ جێڕاویتەوە لە قورئاندا باسی هەندێکیشمان بۆ نەکردووی دوای بۆمان دەرکەوتوتمان 25 پێغەمبەر لە قورئانەت و دەباسکردن دوای خوددا باسی ئولو العەزمی من الرسول کرد کە کاری قورستر و ماندووبوونیان کردووە بە 5 دیاری کرا باسی ئەو 5 بکەین بەلایکەمەوە بیکەین بە سەرمەشق هەموو پێغەمبەرانی دیکە پێغەمبەران کە دێن ئامانج لە ناردنی پێغەمبەران چییە ئامانج لە ناردنی پێغەمبەران گۆڕینی بەشەرە بۆ ئینسان گۆڕینی بەشەرە بۆ ئینسان خۆ پێغەمبەران نەهاتون بە ئاژەڵەکان و بە گیانلەبەرەکانی دیکە بڵێن تەکلی مکەلەف نین ئەوانە ئاژەڵ و حیوانات مکەلەف نین پێغەمبەر نەهات پێغەمبەر هاتۆ بە بەشەرەکان بڵێ ببنە ئینسان یعنی چی ببنە ئینسان یعنی تەکلیف هەڵگرن مکەلەفن ئێوە دەبێ ئەم ئەوامیرانە جێبەجێ بکەن ئەمانە بکەن ئەوانە مەکەن بۆ دەوروبەرتان باشن ئیلاخری ئەوانجیوان هاتە دی مامۆستا سەبارەت بچێت ئەمانجی ئەوان بەچی دەتوانین بڵێ هاتوتە دی بەوەی کە ئێستاکە کۆمەڵێک بەشەر بوون بە ئینسان لە خزمەتی ئینساندان ئەمانجی ئەوان هاتووە بەلێکیت بژیت پڕێکە پەیامبەرە ڕەبووە چەندە اینجا بەچی دەزانین یەکەم شت بەوە دەزانین کەوا بزانین پێغەمبەران پەیامەکانیان چی بووە پەیامی هەموو پێغەمبەران ئەوە بووە کە مرۆڤەکان ئازاد بن هەر کاتێک مرۆڤ ئازاد ومانێت چێ خوداپەرستی مانێت چێ تەوحیدکردنی ئیلا یەک خوددا بپەرستە خودای تاقانە یعنی ئالیهەی متعدد و یعنی بە کوردی چۆن دەڵێن خوداوەندی زۆر و زەبەن بۆ خۆت دروست مەکە یعنی تۆ ئازاد بە کەواتە مەبەستمەوە بوو ئێمە بەچی دەبین بە ئینسان لە بەشەریەتەوە ئەگەر پەیامی 5 پێغەمبەر
یعنی تەمەنی درێژی نوح پێمان دەڵێ ئینسانیەت بوون ئەوەیە ماندوو نەبی نەڵێ ماندوو بووم بله نەڵێ ماندوو بووم لە خزمەتکردنی ئینسان و بەشەردا و من ئیتر تااقەتم نەما ئەگەر مامۆستا بەڕێز سەروان پەیوێت خۆ ببینی ئەکید گۆداریە جانابێتەکەن بەس دەمێ ناوبڕێکی هاتی بینەرن بەڕێز پشتی ناوبڕێکا کورت و دەینە خزمەتە وێن ڕێستار. بله بینرین خوشتوی دوباره سلاف وبن دگل ودای نبو پتر درجه پیدان الدور اوی خلقه و الدور بابته که گرنگ اوجی مروف ات قرآن پیروز دا ما بحثاوی چندی کرما مستا پیشی ناف بری که ربازا پیغمبرا چوا مروفان پروردت کتن جنابیت چند اخفتن سواردی چندی کرن اگر چندک ما بیتن بحث بکه اگر ندیشین سر توری دیجی که آین ابگشتی چه پیامک هەیە بۆ مرۆڤبوونە ئینسانی بەرف مرۆڤبوونێ ببێتن بڕوانە ئاین و پەیامی ئاین بۆ مرۆڤبوون چۆنە خدا فەرمی وەنەفسی وما سەواها فألهمها فجورها وتقواها یعنی ئەم بەشەرە وەکو بەشەر هەیئەت هەر کەست دی وەکو من وەکو تۆ وەکو ئەمە پێ دەڵێن بەشەر ئەم بەشەرە لە ناخیدا خدا فەرمووی وەنەفسی وما سەواها فألهمها فجورها وتقواها یعنی استعداد ئامادەگی و ئامادەبوون و ئامادەیی لە ناخی هەموو بەشەرێکدا هەیە چاک بکە و خراپە بکە ئیدی قد ئەفلح من زەکاها ئەوەی زەکا تەزکیە تەنمیە ئێستا پێ دەڵێن تەنمی بەشەری کەواتە بۆ ناڵێن تەنمیەی ئینسانی دەڵێن تەنمی بەشەری چونکە دەڵێن ئەمە بەشەرە تەتەور دەبی هاتوو ئێمە پێویستە تەنمیەکەین پەرەی پێ بدەین زانستی پێ بدەین بێتە خولەوە تاوەکو یعنی بمانە دەبێت بۆچی دەبێت بە ئینسان تا بگۆڕێ بێ بە ئینسان ئەو تەزکیە بوو وەقەد خابە من دەساها ئەگەر هیچ گەشەی نەکرد و دەساها بەرەو خوار چوو هەڵ نەچوو سەر نەکەوت بەرەو خوار چوو ئەوە خراپ دەرچوو کەواتە ئەلێرەیە لە بەشەریەتە ئێمە یەکسانین بە نمونەیەکتر پێ بڵێم ئەوە بەشەرە ئەویش بەشەرە وەک ئەوە وایە تۆ تۆوێکت لە باخی خۆتان چاند ئەویش تۆوێکی لە باخی خۆی چاند ئەو تۆ ئاوی دەدەی سەمادی سروشتی بۆ دەهێنی پەینی سروشتی بۆ دەهێنی خزمەتی دەکەیت و چون دەڵێ ئەندازیاری کشت و کاڵی بانگ دەکەی ئەوەی تۆ جوان دەردەچی و ڕێک و پێک و بەری دەبێت ئەمی دیکە بەس چاندی و بەجێ هێشتووە نە ئاوی دەدا نە خزمەتی دەکا نە ئاگای لێتی نەزانستی کشت و کاڵی دەزانێت ئەوە سەر ناکەوێت کەواتە ئەو تەنها پێی دەڵێن تۆ ئەوەی تۆ بوو بە درەخت جا چۆن درەختێکی بەرداریش کە خزمەتەکە کەواتە ئەم ئینسانە لە ناخی خۆی داوەکو دەڵێ وەکو بەشەر ئەم بەشەرە ئەلێرەوە یەکسانە پێغەمبەران و ئاینەکان دێن بۆچی بۆ ئەوەی کە ئەم بەشەرە بگۆڕن بۆ ئینسان کەواتە لە هەموو قورئاندا بۆ قەد نابینی یا ئەیوها البەشەر بەس یا بەنی ئادەم هەیە ئەوە بانای چییە کەواتە بەنی ئادەم بۆچی ئاینەکان لە چی جیاوازن لە بیردۆزەکانی تر ڕەنگە بیردۆزی تر هەبێ بڕای بە خوددا نەبێ بیردۆزی تریش هەبێ پێی وابێ ئینسان لە ئادەمەوە دروست نەبووە مافی خۆیەتی حەقمان نییەوە ئمە قسەمان لە قورئان کە دەڵێ یا بەنی ئادەم بوون چییە بەنی ئادەم بوون نسبەت دانی ئێمە بە پاڵی ئادەمەوە حکایەتی ئادەممان بیرەخاتەوە ئەڵێ لە بیرتان بێ ئێوە هەڵەیەکتان کرد ئەو هەڵەیە دوای دێنە سەر ئەرز بۆ ئەوەی چارەسەری هەڵەکەی خۆتانکەن ئێوە وریا بن فری و نەدرێن ئێوە هەڵ نەخەڵەترێن وەکو چۆن وایە چۆن وەکو ئەوە وایە بڵێن باوکی تۆ باوکی من کارێکی ئەنجامدا بێ بوو بێتە مای ئەوەی کە چۆن ئەڵێ خێزانەکەمان زیانی لێ بکەوێ ئیدی زوو خەڵک پێمان دەڵێ کوڕی فلانە کەس ئاگدار بە ینی ناوهێنانی مرۆڤ بە بەنی ئادەم شتێکی ئیزافی نییە ڕەهەندی ئاینەکەیەتی لە ڕەهەندە ئاینەکەیەتی باوەڕداران موسڵمان ینی چۆن دەڵێ محەممەدی بێ مەسیحی بێ موسەوی بێ بڕای بەوە هەیە کەنەوەی ئادەمە لەوێەوە پێی دەڵێ وریا بە هەڵە نەکەی ئەو هەڵەیە کە کردە دووبارەی نەکەیتەوە تۆ ئەبێ هەڵەکانی خۆت چارەسەرکەواتە ئەوە بیرخستنەوەیە ناوهێنانی مرۆڤ بە بەنی ئادەم لە قورئاندا بۆ بیرخستنەوەیە کە هەڵە نەکات و بەردەوام بێ لەسەر چاکەکانی خۆی یا ئەیوها البەشەر بۆ نییە چونکە بەشەر تەکلیف نییە ئینسان تەکلیفە بۆیە ئەم ئینسانش کە جەمع بێتە ناس بۆیە یا ئەیوها الناس ئینی ڕەسوڵ الله ئیلەیکم جەمیعا بۆیە سوورەتێک لە قورئان نییە بە سوورەتی بەشەر بەس سوورەت الئینسان هەیە سوورەتێک بە ناوی ئینسان هەیە چونکە ئینسان مکەلەفە لەبەر ئەوە خدا دەفەرمێ بەشەر وەکو بەشەر لە سوورەتی ئینساندا خدا دەفەرمێ ئینا هەدەیناه السەبیلە ئێمە ڕێگەکانمان پێ نیشانداوە ئەم بەشەرە ئیما شاکیران و ئیما کەفورە یا ئەم دیوەگرێ ئەو دیوەگرێ یا باش ئەگرێ یا هەڵ ئەگرێ خدا دەفەرمێ ئەم بەشەرە ئێمە چیمان بۆ کرد و هەدەیناه النەجدەین هەردوو ڕێگەکە لەبەردەستێتی خۆی بڕیار دەدا بە هەڵبژاردننی ئەگەر باشەکەش هەڵبژێری هەر ئینسانە
خراپەکەش هەڵبژێرە هەر ئینسانە چونکە ئامادە بوو تەکلیفەکە هەڵبژێرە و تەکلیفەکە بخاتە سەرخۆی جا هەموو بەشەرێک دوو چاوی نییە هەموو بەشەرێک دوو دەست و دوو قاچی نییە وای ئەزانی ینی ئێمە لە زۆر بوارەکانە زانای زۆر گەورەی خۆمان هەبوو نەمان ناوستیوەوە بە دوایە چوم هەڵەن جونەیدی بەغدادی ئەو ئەهلی تەسەوف هەمووی ئەیناسێ ئینسانێکی زۆر نەرم و نیان و ناسک بووە جونەیدی بەغدادی بۆ پێڵێن بەغدادی لەبەرەوەی لە بەغدا ژیاوە خۆ مەولانا خالیدی نەقشبەندی کوردی لەبەر ئەوەی چەند ساڵێک لە بەغدا بوو ڕاست ناوێنە خالید البەغدادی بۆ خۆیان بردیان جونەیدی بەغدادیش نەهاوەندیە جونەیدی بەغدادی سەری سەقەتی خاڵی ئەوە نەهاوەندە و هەمەدانە و کوردە جا با پێ بڵێ ئەم دەڵێ چی دەڵێ ڕۆژێکان کە من منداڵ بووم خاڵم دانیشتی بوو لەناو ئەو هەموو زانە گەورانە وتی چێ تعریفی شکرم بۆکە پێناسی شکر سوپاس گوزاریم وەڵەن شکر بۆ خوا وتی هەموو ئەو پیاوە گەورانە تعریفی شکریان کرد خاڵم ڕازی نەبوو وتی وأنت يا غلام ماذا تقول في الشكر وتی ئەی تۆ بچکۆل تۆ چیاڵی وتم الشكر ألا تعصي الله بنعمه شکر ئەوەیە کە بە نیعمەتەکانی خوددا سەرپێچی خوددا نەکەی وتی ینی چۆن تو خوددا دوو چاوی پێداوی وەکو بەشەر کە چاومان بەکار هێنا بۆ شتی باش و چاک بۆ ئینسانیت بووین بە ئینسان ئەوە شکری خوددامان کرد خۆ ئەگەر چاومان لە ڕێی خراپە بەکارهێنا وانە ئەو کاتێمە گەڕینەوە بە شەرێتەکە نەبووینەوە بە ئینسان جەمە بەسم لێرە ئەوەیە خودداڵێ ئەم پەیامانی پێغەمبەران بۆچی هاتووەڵێ نەذیرن ئەو ناوی تۆیە نەذیرن للبەشەر نەذیرن للبەشەر ئەمە وریاکەرەوەیە بۆ بەشەر دوای ئەم بەشەرە بێت چی بێ ئەم بەشەرە لیمەن شاء منکم ئەن يتقدم أو يتأخر کەواتە لێرە بۆمان دەرەکەوێت بەشەر بوون ژمارە سفرە ژمارەی سفرە یعنی هیچ بارگەیەکی نییە باش و خراپیتیان نیە لە بەشەریەتە هەمومان یەکسانین هێشتا بارگەی خراپ و باشمان وەرنەگرتووە کە خوددا فەرمووی نەذیرن للبەشەر ئەم پەیامەی پێغەمبەران وریاکەرەوەیە بۆ بەشەر ئەو جا بزانین بەشەر چی لێ دێ ئەو جا خوددا دەفەرموێ لیمەن شاء منکم بۆ هەر کەسێک لە ئێوە بیەوێ خۆی بیەوێ ئەن یەتەقەدەمە پێشکەوێ ئەو یەتەئەخەر دواکەوێ کەواتە لێرە خوددا پێمان دەڵێ بەشەر دەکرێت پێشکەوێ ببێ بە ئینسان دەکرێت دواشکەوێ بێتەوە ببێ بە سالیب و ببێ بە ناقص ئەو کاتە لە ئاژەڵش خراپترە بێ بۆیە خوددا فەرمووی ئینهم ئیلا کەلئەنعامی بەل هم ئەضەل مەزانی کە بەشەر یعنی یەکسان بوون ناڤ هەمی ئەوی ڕحت و بەرەیدا بەڵام ئینسان چ ڕامانێکت گەهێنیتر ئینسان ڕامانی ئەوە دەگەینێت کە ئەو کەسە ڕازی بوو بە هەڵگرتنی تەکلیف بە هەڵگرتنی تەکلیف بەمانایەکی تر هەموو بربژێرەکان ئەو ڕۆژەی خۆیان هەڵ بربژێر کرد یەکسانن لە بربژێر بڵێ بەڵام دوجار کە دەنگماندا بە 111 و 4000 ترمان تەرک کرد ئەمانە ئامادە بوون تەکلیف هەڵگرن ئێمە ئەمانەمان تەکلیفیان خستە سەر ئەو کەسەی ئێستا ئامادەیە پەرلەمانتارێکی باش بێ و تەکلیفی خستە سەر خۆی بڵێ ئەمە ڕەهەندێکی ئینسانی چ پەیوەندی بە ئونس و بە نسیانەوە هەیە نەخێر وشەی نسیانەکە بە ئونسەکە هەردووکی وەرگرە قەیناکە هەردووکی وەرگرە ئەم بەشەرە کاتێکە لەگەڵ کۆمەڵ دەژی و لە خزمەتی کۆمەڵدا دەبێ و ئونسی دەبێ و حەز دەکا لەگەڵ کۆمەڵدا بژێ و خێری بۆ کۆمەلگا هەبێ ئەو ڕەهەندەیە کە دەڵێن ئینسان لە ئونسەوە هاتووە خۆ ئەگەر نەیتوانی و تەکلیفەکەی خۆی لەبیر کرد و ئەرکەکانی خۆی لەبیر کرد ئەو کاتە نسیانە لە نسیانی شەو دەبێت دەستێتت خوشماوسێ بەرز بەشێ دوێ دێ گوێبیست و بینەرێن وان بەڕێزانە بین ناوە شارۆچکەن کوردستانی کە چه ئاخفتنێکە بۆ سەبارەتە پرسیار هاتی ئاراستەکردن ئایا چ بکەین بۆ ئەوەی ئینسان گەورە بیتن لە ناو کۆمەلگادا کەسێکی بەڕێز و باش بیتن ئەوە شتێکی یعنی شتەکە هەم کۆمەلگا دەبی یارمەتی دەربی هەم دەسەڵاتش دەبی یارمەتی دەربی لە ئەوەی هەوڵ بدەین ئەو خەڵکان زۆربەی خەڵک باش ببی یعنی ئەمە نەتوانین هەموو خەڵکەکەی چاک بکەینەوە لە هیچ دنیایش ئەو شتە ناکرێت لە هیچ کۆمەلگایەک هەتوو بڵێ هەموو خەڵکەکە باش و بێر فێرکرد بوو بەڵام ئەمە شتەچین هەیە یەکەمیان ئەوەیە کە دەبی خەڵک بەخۆی پابند ببی یعنی هەستی پابندبوونی هەبی هەستی هەبی کە ئازادیەکان سنووریان هەیە یان هەر شتێک هەر مافێک سنوورێکی هەیە تو نابی لەو سنووری تەجاوز بکەی ئەگەر دەجاوز نەکرێت کەسێک چاکەبی باشبوون مرۆڤەکان لە سیستەمی پەروەردەوە لە سەرچاوە دەگرێت هەر کۆمەلگایەکی سەرکەوتوو پەروەردەیەکی تەندروستی هەیە
هەر کاتێکمانەوە کە کۆمەلگا بەرەو پێش بین دەبی ئێمە لە پەروەردەوە دەست پێکەین. ئێمە هەمیشە نابێ ئەو خەڵسوکوتانە و خاڵانی کە لە خۆمانە هەیە بە باشی دابنین خۆمان پێڕاست بێت پێویستانی ئەو ئینسانانێکی خەڵسوکەوتێک ئەکەن نابێ ڕەخنە بگرە بەڵام بە شێوەیەک نەتۆ بە خراپیان دابنیت پێویستە هەموو ئەو جیاوازانی کە لە خۆدا هەیە و لەوانە هەیە قبوڵی بکەیت بۆ ئەوەی کەوا بمان هەوێ کۆمەلگایکی باش تەندروست دروست بکەین دەبی بە دەرەجەیەک یاسا سەروەربی یاساش لە ڕێگای چەند کەناڵێکی دەتوانی مرۆڤەکان بەرەو باشە باتن ئەویش بە کەناڵی ڕاگەیاندن کەناڵی پەروەردەی خێزانی لە بە کەناڵی پەروەردەی قوتابخانە بۆ کەناڵانە دەتوانین کۆمەلگا تاکتاچی کۆمەلگا بەرەو باشە بین. یعنی ئەگەر کەسێ لەگەڵ تۆ تەبیعەتی لەگەڵ تۆ نهاتەوە ئەتوانی خۆت بگونجێنی یعنی لە خۆت ببوورە لەوەیە بۆی کە کۆمەلگایەکی گونجاوتە دروست بکەین. کەمتر ئەوە ڕەخنە بگرین ئەو کەسەوەیان ئەو کەسەوەیە. خۆتی هەرێکی تاپان هەرێکی تشتێکی بۆش دەفها بیتن هەوڵ دەتن کەسێکی بۆشکێتن ئەو کەسێکی یعنی تشتێکی بۆش بوویکی بیتن خۆڤە بگیری دەتن کو زفریتن بۆ بۆشی دی بۆشیش خۆکات و دی پتر خەل هەشتەعاملەوە کەتن. لە ناخێمو ئینسانەکە حەز بۆ چاکە و خراپە هەیە بە پێی حەزێ و ئینسانە بەڵام ئەمە شتێکی ڕێژەیە ڕەنگە ئینسانێک زیاتر بۆ نمونە بەلایانی باشە بێ و زیاتر بەلایانی خراپەیە ئەمەش ینی هەندێک جار بە کاریگەری شتی تر هەرچەنە من نامێ بیان بێنمەوە بۆ خراپی خەڵک بەڵام زۆر جار بۆ نمونە سەبەبێک هەیە بیانوویەک هەیە کە کەسێکەڵێ بۆ نمونە دوای کە لە کۆڵینەوەی لێ بکەی هۆکارێک هەیە وای کردووە خراپێ بەڵام چۆن باشە بێەوە مهمترین شت بۆی ئینسان باش بێ ئەبێت دەروون و ناخی باش بێ. ڕاستی ئەگەر مرۆڤ ساکەتێژی هەندێک کەسێت هەین یعنی دیفوان کەسا چن ئەوێت خڕابیە دیفی کەسی ناچن ئەوێ باش یعنی ئەزنو کە تەجریبە ئینم ئەزێت شتێ باش بەڵاف کەم نافمشنە مەعمەدا یعنی هەندی ئەس بەڵاف کەم سەکەمێک هەس احتیمامە پێ نادەتن بەس ئەگەر شتێکی وەکوت بژن سەحبەت بیت یانی خراپ بیتن بینی خەلکێکی مە یعنی سەحکەتێ تەشجیعێ بۆ چێتکەتن. بله بینێرن بەڕێز سوپاس بوان بەشدار بووە کە ڕاوسەرنجین خۆ سەبارەت وێ پرسیاراتی ئاراستەکردن دەربڕین دەستنوان خۆش سوپاسدارین بۆ بەشداریەوە. مامۆستا بەڕێز ڕەنگە ئاختنیوان بەڕێزا ئاختنین هەمی جوان و ڕێک و پێک و ئاراستەکردنەکە جوان بوو ئەگەرم زۆری نەفسەر تەوەری خۆ بۆیە چەندێکە زۆرترین بفال جانابێتە وەربگرین ما بەحساوی چەندی کرد مامۆستا کە قورئانی چاوە بەحث کردیا و پەیاما پێغەمبەرە چاوە بووە و پەیاما ئاینی شەکلێکی گشتی چاوە بووە مدوێتن وێ چەندی بزانین حکمی چەندێکە بەرنامە بە کوردیە مدوێتن هەردەم ئەم بەحساوی چەندی بکەین کە عارف و زاناین کورد چاوە بەحسا وی چەمکەی کردیا. بەدیع زەمان سەعیدی کوردی بە ڕەحمەت بێ دەڵێ پێغەمبەران کە دێن چ دەکەن دەڵێ سەرەتا ئەوە زانیمان خوددا پێغەمبەرانی نرد بۆ بەشەر بەێ ئەڵێ وەزیفەی پێغەمبەر ئەوەیە بەشەر بگۆڕێ بۆ موسلیم بە پلەی یەکەم ناڵێ هەموو مسلم معنا عقیدی ئان معنا زارەوەی باشە پێناسی پێغەمبەر بێنین درودی خوای لەسەر فەرمووی المسلم من سلم الناس من يده ولسانه کەواتە بینیت هەنگاوی یەکەم بۆ گۆڕینی بەشەر بەرە و ئینسانیت ئەوەیە بە پلەی یەکەم کاتێک دەبێ بە ئینسان زیانی بۆ خەڵک نەبێ زیانی بۆ خەڵک نەبێ یعنی زەرەر لە خەڵک نەدا چونکە تو ئەو هەموو بەشەری کە دەبینی زیان لە خەڵک دەدا ئەو بەشەریەتی تێپەڕاندواتۆ خواری بەشەریەتەوە بۆیە خوددا فەرمووی بەل ئەضەل گومڕاتر لەبەر ئەوە بوو پێغەمبەران کە دێن بۆ بەشەرەکان بەشەرەکان لە بەردەستیە 1000 کەسە 2000 100,000 هەر چەندێک بێ ئەمە بەشەرەکان کاتێک هەوڵەدا ئەم بەشەرە بە پلەی یەکەم زیانی نەبێ تەحویلی بکە بیگۆڕێ بۆ موسلیم کە گۆڕی بۆ مسلیم المسلم من سلم الناس من يده ولسانه خەڵک ئەمین بن مسالم بن پارێزراو بن لە زیانی دەست و زمانی ئەم برادەرە باش هەنگاوی دووەم دەیەوێ ئەم مسلمە بگۆڕێ بۆ مؤمن قالت الأعراب آمنا قل لم تؤمنوا ولكن قولوا أسلمنا ولما يدخل الإيمان في قلوبكم کەواتە پێغەمبەران دەیانەوێت لە موسلیمیشان نەوەستن ئەمە لای کەمی ئینسانیەتە لای کەمی بەشەر بگۆڕی بۆ ئینسان ئەوەیە ئەم ئینسانە لەوێەوە زیانی بۆ خەڵک نەبێ هەنگاوی دووەم لە ئینسانیەت چییە بگۆڕی بۆ مؤمن چۆن دەبێ بە مؤمن پێغەمبەر تعریفی ئەویشی کرد درودی خوای لەسەر لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه بەڵام ئەف بازنێتە بەحث کرد مامۆستا ئەف بوونەوەرە هەی وەک ڕحت و بەر و جەسەدەک ئایا البازنە بەشەریەتێ بچیک بازنەکە بچیک دەست پێت کەت و بەرفرەت بیتن
یان جی بازنا بەشریەت یا بەرفرەهە جار بوو جاری بەرف کچکاتیە تێدن بتبەر ئەو ڕاستە بازنەی بەشریەت گەورێ 7 ملیار و 300 ملیۆن کەس هەموو بەشەرن ئێستا وانە ئیدی چەند لەمانە زیان بە ئینسانیت ناگەێنن هەموو حتمما کەمترن دێنە بازنەیەکی تر چەند لەمانە زیان ناگەێن و خێریان بۆ مرۆڤایەتی هەیە ئەوەی بۆ خۆیان پێیان خۆشە و بۆ برای ئینسانی خۆشیان پێیان خۆشە تابان ئەمانیش کەمترە بنەوە وردور کەواتە لێرەوەی بۆ دەرەکەوێ ئەم وەزیفەیە مامۆستا بەدی زەمان سەعیدی کوردی دەڵێ ئەمە ئیشەکەی ئێمەیە کەواتە لە ناو ئینسانی بوونە پلەبەندیش هەیە باشتر و باشتر و باشتر بە قسێتر بۆکەم مامۆستا ئەحمەدی موفتیزادەی ڕۆژهەڵات کوردستان ڕۆژهەڵاتی کوردستان ئەحمەدی موفتیزادە بە ڕەحمەت بێ دەڵێ من ساڵانێکی زۆرم لە تەمەنم هەوڵدا بە کاری سیاسی لەناو کاری ئاینی دوای هەوڵێکی زۆرمدا ئەم ئینسان هەر علمی بدەمێ ئەوە بخوێنەوە ئەوە علومی قورئان ئەوە علومی حەدیثەوە علومی ئوسولی فقهەوە ئوسولی نازانم ئیتر بەم شێوازە زۆر من هەوڵمدا ئەوەندە ساڵە ئینسانە دروستکەم ناوی بنم ئینسانی زانە دوای بۆم دەرکەوت ئەم علمە نەزەریە لە مێشکایەتی نەبووە بە ئینسانێک سوود بە خەڵک بگەێنێ وەنی ئەبینی زۆر کەس باسی دینەکەن وەڵات تۆ دەرەقەتیان نایی لە قسەیە بەس هیچ نەک هەر خێریان بۆ مجتەمەعە جاری وایە زەرەریش بۆ مجتەمەعە گەێن وانە مەگەر داعش علمیە نەبوو داعش هەر کارێکی ئەنجام دەدا بە ئایفۆڕێک لەسەر دابق و ئەوانە بڵاوی ناکردەوە لە سایتەکەی خۆی دەیگوت ئەوە دەلیلەکانم کەواتە داعش علمی شەرعی هەبوو بەس ئیمانی شەرعی نەبوو کەواتە لێرە چیمان بۆ دەرەکەوێ ئەومان بۆ دەرەکەوێ ئەحمەدی موفتیزادە بە ڕەحمەت بێ لە چاوپێکەوتنێکی کە بڵاو کراوەتەوە لە کتێبێکە دەڵێ لە کتێبی لە چۆ دەست پێ بکەین دەڵێ جاران لە هەوڵی ئەوم ئینسانی زانا دروستکەم ئێستا دەمەوێ ئینسانێک دروستکەم ناوی ئینسانی مؤمن بێ ئینسانێک بێ خێری بۆ بەشەریەت هەبێ سوودی بۆ مرۆڤایەتی هەبێ لێرەوە حەکیمی کورد پیرەمێرد حەکیمی کورد دەڵێ ئاوت خواردەوە جارێک لەکانی ئاوت خواردەوە جارێک لەکانی بەردی تێمەخە خۆ تۆ ئینسانی ئەبینی بەشەر نا بەشەر بێلایەنە بەس کە بووی بە ئینسان ئەو کەسەی ئاوە خواتەوە لەوکانی و دوای بەردی تێفڕێدا ئەمە ئینسان نییە ئەمە ئینسان نییە ئێمە هەمومان لەم کوردستانی چیمان پێ دەڵێن هاوڵاتی کوردستانی چەندمان لە خەمی نیشتیمانین ئینسانین چەندمان نیشتیمانە فرۆشین چەندمان خاکە فرۆشین ئینسان نین چوونێتەوە سەر نەک هەر بەشەر خواری بەشەریەت لەبەرەوە بێ زۆر ئاگاداریەوە بین جارێکی تر پەندەکانی پیرەمێرد خوالی ڕازی بێ حەکیمی کورد دەڵێ ئەوانەی کەوا وەفا نازانن دەمم ناهێنێ بڵم ئینسانن دیودا نابێ بڵێ ئێمە ئینسان نییە چونکە وەفا گرنگە بۆ باوک بۆ دایک بۆ نیشتیمان بۆ ماڵ بۆ خێزان بۆ هەموو شوێنێکی تر کەواتە لێرەوە بۆمان دەرەکەوێ نالی مەلاخدری نالی بە ڕەحمەت بێ دەڵێ هەرچەندە ئینسانە لەبەر چاوی من لە دێڕە شعرێکا دەڵێ ئمە سێری هەموو خەڵک دەکەین سێرەکەین کاری خراپ دەکە نالی مەلاخدری نالی دەڵێ هەرچەندە ئینسانە لەبەر چاوی من و تۆ ئمە لەبەر چاوی من و تەماشایەکەن دەڵێن ئەمە ئینسانە بەس هەندێک کار دەکا کاری ئینسان نییە کەواتە لێرەوە زاراوەیەکێ من حەزەکەم سوودی لێوە بگرین دەڵێن کۆمەڵگەی کوردی ئێمە نەبووینە بە کۆمەڵگە هێشتا ئێمە جەماوەرین جەمعێکی زۆرین لە پاڵ یەکە باش و خراپمان بە جۆرێک تێکەڵ بووە هیچ پێوەرێکمان نییە بۆیە لە کۆمەڵگەی کوردەواری خەریکە بە ئینسانی عاقڵ بڵێن شێت خەریکە بە ئینسانی دڵسۆز بڵێن جێل بەو کەسەی کەوام من بە هەموو شتێکەوە ئەنێڵێن بەخوا زیرەکە بەخوا ئەزانە چۆنی بخوا بۆ خۆی ئەمە ئینسانیەت وانە ئەمە خواری بەشەریەتە بۆی ئەگەر بڵێم ئێمە جەماوەرین چ دوای هەیە دیگەل کۆمەڵگەی و جەماوەری جۆت لێ بۆ ئەڵێن لە زمانی عەربی بۆڵم ئەنی قورئان دوو شەیتایە بەشەر و ئینسان ئەگەر لە کوردیە ئەکادیمیای کوردی بۆمانی کردای پێم باش بوو یعنی بۆ بەشەر چۆن بڵێن بەشەر چۆن بکەین بە کوردی ئینسان چۆن بکەین بە کوردی جیاوازی بکاتەوە وەکو قورئان بۆ من گرنگە ئەکادیمیای کوردی ئەوە بکە دەڵێن تەجەموعات بەشەریە ئەگەر ئێمە هەمومان لە مجەمەعێکا کۆکەینەوە ئەڵێن تەجەموعات بەشەریە وانە بەڵام ئەڵێن مجتەمەعون ئینسانی کۆمەڵگەیەکی ئینسانی دەبینی کاتێک کە پەروەردە دەکرێت هەمویان لەسەر ڕێبازێک پەروەردە ئەکرێن ئەوروپا کۆمەڵگەی هەیە چونکە بە پێی یاسا و بە پێی پەروەردە جوان پەروەردە کراون هەمویان وەکو یەک لە کاری باشە مامۆستا بەڕست ئاماژەداوی چەندێ وەک بەشەر وەک ئینسان وەک مسلم وەک مؤمن ئەرێ سەروی لێ چەندێت شتێکی دیژی هەیە جیهانە ڕوحانیەتێ تەسەوفێ عرفانیەت ئەوە هەمووی پێڵێن پلەبەندی و تەدەڕوج پلەبەندی لە ئینسانیەت لە یەکەوە تا سەتی دەدێت وەکو گوتم
تۆ لە سەروی پەنج وەکو مامۆستا دەڵێ سەرکەوتوو دەرچوو وانە 51 52 53 54 ئەوە 99 تا 100 ئەبینی تا 100 ئەڕۆی کەواتە 50 پلە هەیە بۆ باشی لە خراپەشە خواری 50 کەوتووە بەس لە 49 تا 0 هەمووی هەر دەرەجەیە کەواتە دەفەرمێ هەم دەرەجاتون مما عەمیلو پلەبەندی هەیە بینەرێ مامۆستا ڤیگۆفکی دەمە تەماشای مەدکەتن ڕەنگە ئەو هزر بوو دروست ببیتن کە ئەوە جانەبێتت بێژی تنێ دیندارە ڤەدگرتەوە نەتیجەیدا ئایا ئەوە ئەخفتنێکا گشتیە هەموو ئینسانێکی ڤەدگریت بەڵێ ئەخفتنێکی گشتیە کەواتە ئەوەی کە خوددا مەبەستێتی لە بەشەریەتە وەکو یەک دروستی کردین بێباوەڕان دەڵێن ئین ئەنتم ئیلا بەشەڕ مثلنا پێغەمبەریش دەڵێ قل ئینەما ئەنە بەشەڕ مثلکم ڕاستە ئێمە بێباوەڕ بین باوەڕدار بین ئەجنەبی بین بیانی بین کورد بین عەرەب بین ئەم هەیئەتە بەشەری ئەم هەیئەتە بەشەری چاکەمان کردو سەرکەوتین زیانمان بە خەڵک نەگەیان خۆمان پەروەردە کرد حکوومەت پەروەردەی کردین پەروەردەی کردین یاسا پێی گەیاندین ئەو کات ئێمە لە جەماوەرەوە دەگۆڕین بۆ مجتەمع لە کۆمەڵگەوە دەگۆڕین بۆ جڤاک من پێم خۆشە ینی جڤاک بەکاربێنم بۆ کۆمەڵگا زیاتر چونکە لەسەر بنەمایەک پێگەیشت و چۆن لە تێگەیەنراوە کەواتە لێرە بۆمان دەرەکەوێ بەشەربوون بێبارگەیە نەخراپە باش خراپ بوو دێبەرەوە خوار لمن شاء منكم أن يتقدم أو يتأخر سەرکەوت اینجا دەبێ بە ئینسان بۆ ئینسانیەتش چه هەویەت دینی پێنەبێن شەمەرجنیە چونکە دەگونجێت ئێستاکە ئەوەی کە لە خزمەتی ئینساندایە چۆن دەڵێ کەسێک بەخۆی دەڵێ من بڕوان بە خوددا هەیە وانە بەڵام هیچ خزمەت بە بەشێریەت ناکە کەسێکی دیکە بە هەر ڕێبازێکی تر خزمەت بە بەشێریەت دەکە ئێمە لە دنیا ئەوە تەماشای ئینسانیەت دەکەین قیامەت کاری ئێمە نییە قیامەت کاری ئێمە نیە و کاری خودای زۆر سپاس مامۆستای بەڕێز گەلێک سپاسیەتت دەکەین بۆ ماندووبوونەتە و سەبارەتوان هەمی یافتنێتە ئاراستەی مەکردین ساخ و سەلامەت بین انشاءالله بەڵێ بینەرین بەڕێز ڤی ئاوایی دهێنە دوماهیاوێ خەلەکێژی دێ خاترە خۆش وەخازین زۆر سپاس بووە کە بەشدار بوون دگەلمەت بینەریەدا و هەروسا سوپاسیاوان بەڕێزاشی دکەین کە دڤۆکس بوو بادا بەشدار بووینە و سوپاسی هەفکارێن خۆشی دکەین ساخ و سەلامەت بن ببینم خێر و شاد